اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێیانی خۆشەویست بە خێربێنەوە ڤیدیۆیەک لە فیفا 23 ئەم جارەش هاتینەوە یانەی کوردستان شکور کێشەکەم چارەسەر کرد. سپاس بۆ هاوڕێیانی یارمەتیانم چەند کۆمنتێکیان کرد. خۆم سەیڤەکانم گەڕانەوە دواوە مەسیوە جوابی بەمە ئەمە هەر زۆر بزەم ئاڕێجێی ئەو شتەیە بۆ فرۆشتن باشە سەی خەمە جێ فرۆشت. جاویستم بڵێم سەیڤەکەم گەڕانەوە کێشەکەش چی بوو؟ من وام زانی بوو یعنی ڕێکەوتنەکەمان چۆنەڵی بۆندەکەمان لەگەڵ ڕۆناڵدۆیە تاو بووە بۆم زیاو کرد. بەس ئەوە کێشەیە یەکسەر ئەوانی تر کە ئەزان چۆنەڵی نەعەدالەتێکی توە لە خۆ زیاوەکەی و زیادە مەسروفی ئەگەی دەرتەکەن لێیانەکە ئەنی بە زۆر بەدڵخۆ نییە دەرتەکەن. من بۆم زیاوە گروا مەزانین تاو بووە بەس تاو نەبوو بوو. ئەمە لەکوێ بوو سیرمە کردەوە ئەمە بوو لێرە لەم ناوانە ڕۆناڵدۆ خەریبە بچێتە شوێنێکی تر بەس ڕێ نەکەوتووە لەگەڵیە لەش بەشی نامەکە وڵی لە شوێنەکە سیرمەکە ئێستا نادام ڕێ نەکەوتوە لەگەڵیانەکەەوە من وام زین ڕێکەوتووە تەواو یعنی لە دەستم چوە گە بووی زیاوگی ئەگەڕێتەوە بەس نەچوو یعنی من هەر لە زیادە مەسروفی بۆم زیادە کرد بۆیە دەریانە کردم جا ئەوەم گەڕانەوە و نەم کرد ئیدە چارەسەر بوو ئێسش گەشتوینە تێکەم یاری چامپیۆنز لیگ. زۆر سپاس بۆ هاوڕێیانی کە هاوکاریان کردین و کۆمنتیان کرد وتیانەوە کێشەکانە جا ئیشەڵڵا با بڕێنە ناو یاریەکە بە هیوای بیوینەوە. ئەوە کریم بەنزیمە پێم وا بێت تۆپێکی پلێرەکانە لە چامپیۆنز لیگ بزانم لەمە بزانم چەند گۆڵی کردووە 7 ئەسیست و 25 یاری 7 گۆڵ لە لالیگا وایە لەم تێکچوو ئەوش نازانماڵی پێدری چییە هەلمهم با بڕێنە ناو یاریەکە لە دوانێک بدەین تۆزە دڵیان خۆشکردنەوە زۆر دەور ئەدەی ئەمەیان باشتر یعنی ئەبێ بۆ ئەوەی ئەو کێشە توش نەبێ سەیڤی زۆری هەبێ یعنی وەرمنە یاریەکە بیتەوە سەیڤێکی یاریەکە بیتەوە سەیڤێکە لە شوێنێکی در ئیتر ئەوە کە کێشەی گۆ درود و چەند سەیڤێکی یاڕیتەوە کێشەکە ئەتوانین لێوە چارەسەری بکەین. تا هەواڵی تازە نەهات یاڤانتۆس ئەمەشیان چییە تا با بڕێنە ناو یاریەکە ئەو وەرد کڵاسە هەنە بەشی سەرەوە نووسراوە ڕین عنی جەوەکەی بارانە 5 دقەیی 20 فێبریوەری یعنی 21 جەنیۆری فێبریۆری 22 2024 لەوێ یۆڤانتوس یعنی ساحەی یۆڤانتوس یەکەم یاریمان یعنی یاری گەڕانەوە لە ساحەیە مابێ جاوەکو پشتگیریەک لە سەبسکرایب لەبیرنەوە بیر لە بیریشی نەکەم زۆر سپاس بۆی کە گەشتینە 600 سەبسکرایب ئیشەڵڵا بەرەو 1000 و بەرەو 2000 و بەرەو دەکەی و سەدکەی لەگەڵتان بەردەوامە بین بە خێربێنەوە یانی کوردستان ڕۆژە ڕۆناڵدۆ شێر. And we're into the knockout stages of the UEFA Champions League. Tonight it's the first leg of this round of 16 tie. ئەسەرێکی ڕێکۆرد بکەین وەک هەموو جارێک تەواوە. How do you see the match going, Stuart? میسی تۆزە خوێنی کەم بووە دەم خوێنەکەشی چاک بوو بۆی وتم دوایی گەێنمەوە دیم بڵێم هێناگەم جا. This will be a high quality game, Derek. Benjamin Bourigeaud. Kenny. نایە بە ئاوە. Defensive Brazilians to shut them down. Will he finish? بوو وڵای زەرامە کەوتە بوو هەر بەوە بوو نییە بەوانی تر
تۆزی کێشیە و هێن نایە بێزانەکەیان What sort of response will we see from them now? Camavinga. An alert piece of defending. بروکەم بە قوربە قاچی میسیایی سوخوای یەرمانەوە بەس بەشی ئەوە کێشتی بێت Oh, lovely ball. چەنە سەرێکەمان کردن Chiesa. Well, from close range. ئای لەوە خۆ خەری بوو گۆڵکە دیبالا میسی Not ideal. وەرە دیبالا دیمبڵی And the play That's stopped. what They I'm will looking make for. the change now. Karim Benzema, who's played at such a high level in an attacking sense for so long. Stuart, what do you anticipate seeing from him Pedri. here? Well, he's had a great Carrero. competition so far. His finishing has been so clinical. Offside, no. And these defenders just No. can't afford to give him any sort of space in the box. تۆزی دەستیشم Otherwise, they'll be punished. گۆڵە Delivering it. Well, it looks so الله promising, يذكر but a ڕاست goal بۆتە kicked the میسی outcome. کورە کریسیانە بۆ یەکەشی نەهات یەکیان هەیە دەقەی 12 بێ ئەمەلین نان بووی Gaya. Vlahovic. Juventus have given it away. Chance to do damage. ژیت Messi. Got to ئەوانە easily the keeper. میسی بۆ گۆڵێکی وا پێوی ناکرێتەوە جارجارێکم بەس زۆر بخولێتەوە سەری لە تێک بچێ Weston McKennie. Very alert defending to cut off the supply. Good use of advantage by the referee. Ronaldo! هی ڕۆناڵدۆ ئەخ وەڵی وشکی کرد بۆ خراپ بوو Who ڕخواتی can he pick out? Not away completely. Can he find the net? هاي ڕێک لێمە بۆ بنێو شیشە بەس ئەو زۆرەوە Well, he دەوێت should make the keeper work there, but you sense a goal is coming. بەداخۆتایشش بۆمان نییە وەرە 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 Gaya. گایە Now with Havertz. Vlahovic. Federico Chiesa. Well, he stopped them in their ئەوە tracks. نیە برا ئەو غەڵەت وەڵی جوان دیار بوو ناگات ئەو Oh, Chiesa! بژیت بژیت بژی بژی گرتووتە گرتووتە Well, there's been quite the focus on Cristiano Ronaldo ahead of today's match. If reports are to be believed, this could be his final season. Could it be, Stuart, he's about to hang up his boots? Well, Derek, it happens to everybody at some point. The body just can't. Oh, could be! ئەها Good reflexes of the ئەوان keeper زۆر جوان and بەس danger averted. کاکە گۆڵچێکەشیان زەخمی گۆڵە Now sending it in. Well, a bit short with the clearance. ڕۆناڵدۆیان کردووە ئەی دەتخوا وەرە And problem solved for ئەو now. تۆفۆتان Deschilio. Dusan Vlahovic. And the counter-attack is on. Options available. Now Paul Pogba. And that is how to tackle Okay. inside your own penalty area. کۆرناڵ بوو They won't complain about having won the corner. Daily, And maybe an opportunity to increase their advantage. And he clears the danger. گرتوومە ئەوە کەسی لێنی هەلۆ Deschilio. Well, he has the measure of his opponent. McKennie. نەک نەک Now with Chiesa. خوا ڕەحمەتی گۆڵ نەبوو کاکە لەو ناو خەتی جەزای ناری خۆدی لە ئیکاوە پەنەر Camavinga. Casemiro. Lionel Messi. Veering in field here. بەتخوا باشە And the flag was up in good time. It's offside. Well, he یەی should بە realise that's gonna be کاماڤینگە offside. ناو That's a poor هەموویەتانە decision to play that pass. ڕێگەی بە کریسیانۆ ئۆفساید Kai Havertz.
چۆن گەڕانی و خێربێن And خۆتم Kai گرتووە Havertz. It's looking promising. وەرە De Chilio. Nice لەمی looking ئەسەنیە pass. چێ بۆ ئەو Gaya. Racing forward, trying to catch them out. Ronaldo. He takes aim. بەرز بوو بەرز نەبێ شوتەکان زۆر جوانە بەس زۆر فولیەکەم It was all good until the final effort. فێر نابێ Just shows how devastating they can be on the break, though. And with ئەی that, the first half comes to an end. ئەو یەک و هیچ جەم یەکەم تاو And they begin the second half Jimmy in the Duami's first just leg pick of it this up. Champions League round of 16 tie. He's beaten his man, ئەو دووسێجان نەینێری and Ronaldo prepared to fire, ناگیرێ tending to his کاکە خۆی defensive نییە chores. ئێ باشە بۆ ئەوێدانێ لە بەردەمتەیە وەڵای من واهڵی نەیە Dusan نەفولم Vlahovic. کردووە و A foul but no whistle, instead advantage Juventus. Juventus keep possession, and it's positive possession. What can they do from this position? It did look on ئەوە for them, بڕۆشت but مایەتە not to پێشی be. ترۆ گۆڵ بوو Certainly have got to give this No, man agree. high marks for his work up to this point, Stuart. Well, I thought he had a really effective first Oh, half. hang on, Stuart, look at this. Well, sadly, زۆر too لەو straight لاوە to نییە worry the زانشی goalkeeper لەگە that کەلەکەشی time. زۆر ئیسفادەی نەبوو Well, what can they do to stop him running at them? But timely لەلی defending when it قاچی matters. درێژکە Chance to play it in. دەی ئەی بژیت And pushed onto the woodwork. حەماس گرتنی Bremer. بەچی ئەم گۆڵچی زۆر زەخمە Now لێکی Jimenez. زۆر جوانیشی دی Weston McKennie. Dusan Vlahovic. Really good high press. شانە برا دە It's gonna be a شانە free kick for Juventus. Two substitutes Dybala on at the same was, time for Juve. دیماریا De Chilio. Will it happen for them? Wanted to keep it but couldn't. So here's a match coming up on EA TV that I think you're going to want to join us for. Well, Derek, I'm really looking forward to it. Always a great atmosphere in that stadium, and Bro, it should bro. be an entertaining match. And he cuts inside Benzema. Could have been awkward for گوڵە the یوتم goalkeeper. لەناو یەکزانانەوە گۆڵەکەم And the Juventus Buena personnel Naki. change here. Trying to deliver it دی accurately. گۆڵکەن A struggle to get it away properly. Giving it a try. Superb block. لەناو And the یەکزانە counter attack is on. یەکی Options کومنی گیان available. نەبێت Vlahovic. Well, the supporters think it's on. هەک لەو گۆڵە جوانە لیان Goal کردم cushion now. ئەوە And the معقولە lead fully merited. So back underway with the lead وەڵای وتم standing at گرتمە 2-0. ڕۆ دڵنیایی Top class ئەوە defending. چی بوو؟ ئەوە بەرز بوو وەڵی خۆی یا بەشتە Shaw. وەڵی گڵیش Good technique displayed. Well, the perfect تەکەم tackle قازانشترە. really. And now a throw in. McKennie. And now with Havertz. Chiesa. And the referee ئەوە چییە؟ has pointed وا to the پەنارتی spot. کاکە من نەڵێم ناوێری هیچکی And it has سێ been چی کردووە judged دی؟ to have been a bookable offence. ئێبرەوە The چییە؟ referee's got that right all round. وڵی It was a معقول نییە penalty and it بەخورا was a yellow card. وڵی An وازام لە opportunity for دەرەکەی 3-0. Oh, he's guessed
ئای بژیت بیگرێ ئەی ناگەن ناگەر بە سێ گۆڵ هەر باش ئەوێ بڵێ بوو وەڵڵی پاساتەکە میە ینی دەستم نەبە ئەیەکەیە پاساتی لێ Well, just the tackle that was needed. Ronaldo. لەوەرە پێشەوە 10 minutes to go. قەزەمە گۆڵێکیشی وەناگری Di Maria. And a textbook interception. Well, can they exploit the space out wide? But nothing comes ئەتی of it. نابڕێ بە فەن و حرەکە و دار و بەردەوەشم بۆی نابڕێ دەقێشتا سێ بەس گۆڵێک وڵی گۆڵم بۆ ناگرێ جەماعەت Now with Havertz. Vlahovic. And it might گۆڵە be. And a گۆڵە یعنی کەسیت یانی وڵی جەوی نانێنێ It's a massive lead, and it's very hard to imagine them losing it now. Opportunity. Oh, that's The goal top-notch كده goalkeeping, you've got to say. خۆی گەورە پاسادە ڕۆشتن هەر ئاوە شوتەی کریسیان Gaia. جوانترینیانی دقا فەودێنێ بە دڵی خۆی Bremer. So 1 minute of Great stoppage goal. time. That's what the officials have said. Well, ئەدە another تخوا big معقولە لە European هجومیە night in تاویەکە the history book. ئاوەڕات دەرکراین Hi, can you chat to us for a second about the match? ڕاستی حاڵ ناشە Thanks, that's all the questions we have for you. جەماعەت با بڕین بۆ یاری دووەمی چامپیۆنز لیگ یعنی بەسمێ بەرامبەر یۆڤانتۆس جەماعەت گەشتینەوە ئێرە یاری دووەم بەرامبەر یۆڤانتۆسی بەجددی خۆمەڵێم دۆڕاوم چونکە بە ئەگەرێکی کەمەوە سێ گۆڵیان هەیە ماخۆل نیە من بیبەمە بیم بڵێ بە جەمە یاری بکە کاسە نوێرە بە وەڵی یاری زانەکان زۆر باشن بە زیاری مو ناکرێت نازانم جا تەشکیلەکەتان پێ چوانە ئەگەر پێتان باش نییە پێم بڵێن ئاوا پێم باشترە تۆزێک نزیک بن بە ئەنجلانەشیان بگۆڕم یاریەکەی تر چیم لە بەرا بوو ئەمە ئاوا بێ ئەمە هەر زۆر لێگەشن ئەمەش ئەم پەمەیە عیبی نەبێ لەوانێ خۆلانەی لێک بچن تەوا بە بڕۆینە ناو یاریەکە بسم الله جەماعەت بەخێربێنەوە یاریەکە ئەمە ئەو گۆڵی کردووە لە تۆپ سکۆرە تاوە ئین چامپیۆنز بەخێربێنەوە یاری نێوان یۆڤانتۆس و کوردستان سێوی هیچ یاری پێشوو لێ بردینەتە یاری گەڕانەوەیە عنی بەجددی تاو یێرزانەکان ئیساحەت پێ کردووە فولە پۆگبا بە سەیرێکی ڕێکۆرد بکەم و دەست پێ بکەین جەماعەت خۆم بێئەمەل
بەجددی So the initial 11 for the home side. چونکە سێ گۆڵ بە هیچ ناکرێت دیدی ئەمە فەوتێنمیتر وەڵای وتم هەر دەرەچێ لێەوە Voilà. هێڵە دیمبڵیە بۆ ناکرێت دیمبڵی تاکی خۆشێتی قوربانە گۆڵمان بگەن وەڵا ئاوا بێ ئەمر بین Well, there's been a lot of focus on Lionel Messi ahead of today's game. The rumours coming out of the camp, Stuart, are that this may be his last season, that he's considering hanging up his boots. Well, if it is true, he'll be a big miss to everybody. He's been such a great player for them, but I'm always pleased to see a player retire before their powers start to wane. At the moment, he's still having a big impact on this team. It's still alive. And really trying to block the keeper. برقاچیان لای سەیکە خۆ بەڵادەم بەر گۆڵچین ناوە باشە کاکە وەڵای من هجوومەکەم بە دیدی گۆڵیان بردی تاسە ئەسەوەی پێشەخاتەوە دەرچوە لەو بینەوە گۆڵە ئەگدت خواوە ئێشداوە باشە بۆی لێکە برا یەک نوکتە چوارگۆشم بۆ کردووە ئەمە خشک هەڵیا بەژی بووە نەکەی Difficult to stop him. Ronaldo. بووە لێسەنێ Can they hit on the break? ئەخوا جوانی Hands on deck. Well, they seem to be onto something positive, but it faded away. Cristiano Ronaldo. And space here on the flank. Surely. Just cleared away and then it gets ئالویات نازانێ پاساتەکەی باتە لێشە گۆڵ ناکرێت دی گۆڵم جارە گۆڵیان بۆ ناکرێت گۆڵگیریان خواردەوە دەستە گۆڵ ئەگەر لێ بیست کەلیان لێ دی لە ئاخیرا گۆڵێکمان کرد ئەمەیەک کامافینگە ئەمە یەک جاوە حاڵ بەخۆی ئارەقم کردووە ناچوان ئارەقێکی بدایی بەخۆی گیانم غەڵەتانەیە بەس خۆش مەرەیکەم دی وانە غەڵەتن کاکە جوان چاوی لەسەر دەزانێت چیەکەی گوڵێک کە زانی بوو ئەها چۆن لێسەنێت ئەگەرێک یەکەم نەیە بە سوورکردن وەڵای گیانم بۆ دیفاع شتێ تۆزە جێگەکانم گۆڕی باشتر بوون کاکە ئەو هجوومان بەڵامبێ بەبیە بەیەکێ کاکە ئیمانمان نەوە داخۆ گۆڵ بێڕێک لێفتەکەم و ئیخەمەوە ێ وەڵی بەفەنیان بە ئامەیدەوە کاکە تو بۆیی بکری هەچ کاتێتەوەی بێ بکریشانە نایە
Kenny. Bailey. Oh, magnificent from the keeper. أيوة. Well, a short corner here. A chance to whip it in. He must finish. نكي كرة بخور عن زليان بينا عم بقول إذا. Delivering it. برا بخور بعنا برا. دبر ديمبلي. ديانا دراون ديانا مجرد. أجا لي شان يجيبوا لنا أدري. Well, that's how to keep the opposition at bay. And 1 minute of stoppage time has been added. يعني الرولو خو شان ترتيبات. لا رك فصاده كم قلي. نيلن جولكا. نيلن جولكا. معقولة من الهجوم كاي طعم قسيقة. كان دخل إياه. And he's fired over the corner. Well, not the best clearance. And I think the threat has been averted. هنا كمان بنقول يدري عن نتيجة. سحق يعني كم هو يدريش. ديمبلي ده هذا زينم بميسي. أبروه. So the Champions League round of 16, second leg. The second half is underway. غلط مكان. Gives it a go. Well, giving it a go. بؤون برزر بس من زمان. Back into this one. Well, they're knocking at the door here, but they need to score soon. That's very effective. Good high pressing. يبرو كريم. قاسي كليا بو جولش. ميسي يكلل اللي هذا والرولد. The referee has let the advantage accrue to Juventus. Well, the advantage didn't come to very much. Hence the award of a free kick by the referee. Bailey. Vlahovic. Oh, commanding goalkeeping. Well, the speculation has been there for all to see, but if the reports are to be believed, Stuart, Milan may be about to get their man. Well, apparently they've Ronaldo! Come off the keeper! Well, the goalkeeper got there in the end. Well, his recovery is brilliant here. So athletic. Pogba. Rovella. There to win it back. Being egged on by the crowd. Well, that's how to do it. دفاع كان كأسم بيك برنان كاكن هذا والله اللي كيوبيون سيد دقوشتا كم بيتي كا هنا Well, nothing comes of it. It looked promising. Ronaldo feeds it. فوتبولي Benzema. أي بيجي كريم بيجي حاجية أمدو خليك توصل لتريز درجة بخبرة خليك دس قاش من الرز ودي أجيبه. Plenty of goals if you look at the aggregate. 3-2 here. ورا راسيان بريه بالي وناس أنا روميسي سرته. Well, that should be a really good game between two entertaining teams in a great stadium. أي بخير نيجو هل أبي بريق نيجي دول الرودان هنا جوان تري خلانو ميسي كلي يا بس ناتهم برو أي بجيد أو ريمونتادا خريجة الرؤية
ئەوە سێ وش Well, as you can see, he doesn't mess about here, does he? بس He's بقاش strong, مالك. well balanced and skillful. That's a top-class finish. مع تۆزە ڤیدۆگەدان بۆ قوتێکەمە هیوادارم زۆر درێژ نەبێت بەس هەنێشتیش ناپەڕە کار بۆ گۆڵ و یاریکردنەمانە ناپەڕن هەڵێم لە بینەکان نایە خێرابی پەڕە بژیت لەو لێسم بڕۆ بڕۆ ئەی بژی ڕیمۆنتادا بەسەرکرا لەلایەن میسیەوە پورەمانە شێرن با بەخۆ گاڵتە نین وەڵات بارەگەیان دەدیوە مەگەر هجوومی هەڵگەڕاویان ببینە نەیاڵن گۆڵ زۆر دیفاعی و ئۆشتانیان چنیانی ڕاستیان بەس گۆڵ ناکەنەوە دەقەی چەندێ دەقەی 75 زۆر باش گۆڵمان بەس نەیاڵن گۆڵکەنەوە نەکەی هجووم نەوەگانە بەخۆ خۆم نەکەی ئەوانە زۆر کێشە نایە بە قاچی گۆڵچیا چێتە گۆڵە کەریم وەرەوەی هەلۆ ئەو خستیشی بە فاوڵیشی نێت بڕۆ یەکێ نییە بڕۆ ئەوێ ئاوا پەلەی لێ نەکە یارزانەکان تۆزە بڵاون بڕۆ بڕۆ ئەویان خەڵەت نێڵی هجووم بن یارزانەکان لە پێشە زۆر ڕەقم زۆر پەلەنگ زۆرەگرم ناگەڕێن لەوانە نەوێری قاچی تێوی ئەڵێ پەنارتیە ها خۆیان ئەوە خاوێکەنەوە چروکێکی کەڵامەندە ئەوە کاتە میسی لە بەردەما میسی بۆ هەڵی بوو ئای بە قاچەکەی دری بۆ پاڵ نایە چەندم تۆفەوتان دقەی زیاد کراوە نایڵێ ڕێک ئەزانێ دەقەکە تاواوێ سەیکە گۆڵێ لە پێشم یاک دنێک مشکیلەم نییە ئەخوا برا هەر هی کە لێ میسی بووینە کە لێگەی زۆر جوان ئەی بژین بردیمانەوە وەڵا بردمانەوە جاوە حاڵ بوو بەخۆی گەورە خۆمتم نێبم دەستان خۆش بە زیاریەکی زۆر بێ بەزەمجەم یەکەم گۆڵم نەک یەک گۆڵم کرد راجەمی دووەم میسی گۆڵێکی وەکردین زۆر جوان بوو دوێنێن میسی ئەوتان باشترین یاریەکە بوو گۆڵێکی کردو بنزیما گۆڵێ ڕۆناڵدۆ گۆڵێ ئەوێتی گۆڵەگرت تەواوە ئەوەت کامە فینگە 25 63 هەفتە ئەیتریان نازانم دەقەی هێشتا بوون گشتەوە دەستخۆش ئابڕان لێتوانێ بدەین فیناڵ چی کێ بدیتەوە سپۆرتینگ سیپی هەتی ئەیان و زەخمە نەمەزانی ئادەی ئەوە من بردوومەتەوە لیڤەرپۆڵ بەدێتی و ڕیاڵ مەدرید برانە ڕۆژ ڕیاڵ مەدرید لێ دەترسم زۆر کێشەیە باشە کراوەتە دەرەوە چێلسی بەدێتیەوە مانچستەر یونایتد بەدێتیەوە مانسیتیش یعنی هەتا بڵێ خەتەرن جماعة
هەر وەرد کلاسە دوای نەڵێن کەمی کردووەتەوە و نازام چی ئەسا هەر پیشانیشتان ئەم ئەمنوێ ئەی خەمە سەر سێتینگەکە قەت دەستکاری سێتینگ ناکەن پێشتر هەنەجار دەستکاریم کرد ئەوی لاری چیەکەیە بوو لالیگا بوو لەبەرەوەی کاسەکەم و تۆزێ پارم دەستکەوێت ئەینا هاکوە سێتینگەکەی ئەمە سێتینگە ئەوەتە هەر وەرد کلاس 5 دقەی ئەوە بەتان بیکەم بە 6 بەس هەر جارێ بە ئاوێ جا بە سەیڤێکی کەم و هەر ئەوەدانێکی تازەدانم ناوێ لەم نامەکان چین ئەمە چیە تیمشیت وەڵی ئا من نازامەڵێ چی ئەگەر زانیاریەکتانەیە نازام خۆی ئەڵێ سەی تەشکیلەکە نازامەڵێ چی ئەمەیان ئەمەش ئەڵێ ئەو نەیاریدا هەن لەگەڵ ئیلیچ ئافرانە ڕۆ لە چیا بەر ڕیاڵ مەدرید کەوتوم نەڵی لای چامپیۆنز لیگ وەریەکەوم 7 ئەپریل ئەمە جوازان پارای ئامەدێ پارەی تری بۆ نردوو جا جەماعەت بە کۆتایی بە ڤیدۆکە بەین ناوی ئەو یارزانانە بنووسن کە حەستان لێیە هەر ئەیکڕین بە تایبەتی دیفاع بەس هجوومانە هجووم تاکی چەپ تاکی ڤینیسۆس و ئەوە نەمانەوێت جا حەستان لە چێرزانێکەوە سەرچە تا ڤیدۆیەکی تری و پارتێکی تری فیفا 23 خواتان لەگە هەر لە خۆشییا بن هیوادارم بەدڵتان بێ سوودێکتان لێبینێ بۆ ئەوەی ئەو کێشەی منیش بۆم دروست بوو یاریەکی زۆر خۆشمان کرد هیوادارم بەدڵتان بێ خواتان